چۆن بزانم لە واتساپ هاکراوم یان نا؟ سڵاوتان لەبێ. کۆمەڵە پرسیارمان بۆ هاتووە کە ئایا چۆن بزانین لە واتساپ هاکراوین یان لەژێر کۆنتڕۆڵایە واتساپەکەمان. بۆ ئەمەش کۆمەڵی هۆکار هەیە یان کۆمەڵی ڕێگای هەیە ئەکرێ ئاماژە بن بۆ ئەوەی کە واتساپەکەی بەڕێزێت یا واتساپەکەی تۆ هاکرابێ. یەکێک لە هۆکارانە ئەوەیە کە بۆنی چالاکی نایاساییە لە ناو واتساپەکە، دواتە کۆمەڵی نامەت بۆ هاتووە بەبێەوەی تۆ سەیری بکەی ببینراو دانراوە، یان کۆمەڵێ نامی تێدایە یا کۆمەڵ ژمارە تەلەفۆنی تێدایە بەڵام تۆ نایان ناسی، سێرەکەی چاتیان لەگەڵا کراوە یان گفتوگۆیان کردووە. هەروەها زوو کۆدی دڵنیاییت بۆیێتەوە، واتە کاتێک تۆ لەلایەنی سکیوریتیەکەی کۆدت بۆ داناوە ئەکرێ لە چەندین مەرحەلەیە تۆ کۆدی دڵنیاییت بۆ بێتەوە، بەڵام سێرەکەی بەبێ تۆ کۆدەکان داخڵکەی جمجۆڵی ناسایی لە ئەکاونتەکەتا هەیە. ئەمە یەکێکە لەو خاڵانە. خاڵی دووەمیش ئەوەیە خۆی واتساپ بەشێکی هەیە کە هەموو ئامێرانت پێڵێ کە لە هەمان کاتە واتساپی تۆی لەسەر کراوەتەوە. بەنمونە ئەگەر واتساپەکەی تۆ لەسەر هەم کۆمپیوتەر و هەم مۆبایلیش کردبێتەوە، ئەوە لەو بەشەی واتساپە ڕاستە خۆ پێتەڵێ کە لە دوو شوێن و کراوەتەوە، یەکیان مۆبایلەکەی خۆتەوە، یەکیان لەسەر کۆمپیوتەرەکەوە، تا مەرجە یان یەکێکە لە خاڵە زۆر گرنگەکان هەر لە هەر شوێنێکی تەوە واتساپەکەت بەکار بهێنرێت، ئەوە لەو بەشەی واتساپە ئەنووسرێت و بۆەوە دڵنیا بیتەوە کە ئایا هاکراوی یان نا. خاڵێکی دیکەش ئەوەیە کە زانیاری پرۆفایلەکەت سێرەکەی دەستکاری کراوە، بەنمونە وێنەی سەر پرۆفایلەکەت یا کۆمەڵی نووسیوە لەسەر پرۆفایلەکەت دەستکاری کراوە، یان ئەکرێ خۆت بە ئۆنلاین پیشان بە یان خۆت بەوە پیشان بێ کە لەسەر خەدمی یان مەشغوڵیت. بەردەوام ئەمانە دەستکاری ئەکرێت کە ئەمەش ئاماژەیەکە بۆی کە واتساپەکە لەژێر چاودێریایە. هەروە خاڵێکی تریژەوەیە کە زۆر گرنگە، بە ناوی تۆ ژمارە تەلەفۆنی تۆ لە ڕێگەی واتساپەوە پەیوەندی بە هاوڕەکانت یا بە کەسانی نزیکی خۆتەوە ئەکرێت بەوەی کە تۆ پێویستت بە نمونە بە پارێ یان پێویستت بە کارتی مۆبایلە، کارتی ئینتەرنێتە، بە جۆرێک لە جۆرەکان داوای پێداویستیەکەن، داوای بابەتێکەکەن کە ئیستیغلالی تۆەکەن لەژێر ناوی تۆیە، داوا لە هاوڕەکان دەکەن ئەو بابەتانیان بۆ بنێرن. خاڵێکی دیکەش ئەوەیە کە زۆر جار ئەم هاکردانە یان کۆنتڕۆڵکردنی واتساپان لە ڕێگەی ئەپلیکیشنەوەیە کە ئەپلیکیشنەکە داوەزێتە ناو مۆبایلەکەت، ئەو دەسەڵاتانە وەرەگرێت کە توانێت ئەوەی هەبێت بێتە ناو واتساپەوە یان بێتە ناو بەشی میدیاوە یان بەشی کۆنتاکتەوە یان هەر بەشێکی ترەوە. بێگومان ئەم ئەپلیکیشنانەش قووەتێکی زۆریان ئەوێت ڕەبتەکرێن بە سێرڤەرەکانەوە، ئەمە ژواکە مۆبایلەکەت خاوتر بێتەوە یان زووتر شەحنی دابەزێت. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ. کاتێکی خۆش، هیوادارم هەمووان بە دوور بن لە زیان.